وەک خۆیان دەڵێن بۆ یەکەم جارە لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەستگای ژیان بۆ مافەکانی مرۆڤ بە پشتبەستن بە پێکهاتە سروشتەکانی ناوچەکە باخچەیەکی نمونەی لەژێر ناوی لانەی دەروون بۆ چارەسەرکردنی گرفت و نەخۆشیە دەرونیەکان لە قەزای چەمچەماڵ دەکاتەوە. لای خۆشیانەوە پسپۆڕان و چارەسەرکارانی دەرونی با گرنگیەوە باس لەو پرۆژەیە دەکەن و دەڵێن لە ئێستادا بەشێکی زۆری نەخۆشیە دەرونیەکان لە ڕێگەی باخچەیەوە چارەسەر دەکرێن. ئەوە گرنگی ئەم بابەتەی کە چارەسەری بە ئاژەڵ ئەگەڕێتەوە کە لە سەردەمی کۆنەوە مرۆڤ پەیوەندێکی باشی لەگەڵ ئاژەڵا بووەوە لە بەشی مێشک و کە بڵێن بەشی ئەمیگدال و هیپوتاموسە ئەو بیرەوەریە هەیە کە لەگەڵ ئاژەڵا پەیوەندێکی هەبووە هەر لە کۆنەوە تیا ماوەتەوە وەوالیە کاکە هاوڕێتێکی خۆشەویستی و دڵسۆزی هەبێ لەگەڵ ئاژەڵا ئەمە والیەکە ئینسانەکان هەست بە ئارامی بکەنەوە بۆی ئەم بابەتە گرینگە دۆری خۆی ئەبینێ لەسەر ئارامبوونەوەی ئەو کەسانە کە تووشی زەبری دەرونی و کێشۆگرفتی دەرونی بوونەتەوە و تووشی حاڵەتی خەموکی و یا قەلەقی و سترس بوونەتەوە ئەمە وایلیەکە بەرەبەرە ئارام بنەوە و هەست بە کەشێکی ئارام بکەن لە دەرونی و ناخیاندایە. پرۆژەی گرنگەکەی لەوەدایە کە پەیوەندی نێوان مرۆڤ و ئاژەڵ ڕێکە خاتەوە و ئێمە دەتوانین لە ڕێگەی ئەم پرۆژەیەوە کە ئاماژ لەوەدایە کە پەیوەندی نێوان ئاژەڵ و مرۆڤ ڕێ بخێنەوە بتوانین ئەو پەیوەندیە بەکار بهێنین بۆ ڕەوانەوەی گرفت و کێشە دەرونیەکان بۆ ڕەوانەوەی ناڕەحەتیەکان و هەروەها بیر و بۆچوونێکی تازە دروستکەین دەربارەی پەیوەندی نێوان ئاژەڵ و مرۆڤ. بەڕێوەبەری باخچەکەش باس لەوە دەکات لا ئێستادا ژمارەیەکی زۆر لە چین و توێژە جیاوازەکانی کۆمەلگا دووچاری گرفت و نەخۆشیە دەرونیەکان بوون هەر بۆیە بیریان لە دروستکردنی پرۆژەیە کردەوە کە تایبەتە بە چارەسەرکردنی و کەسانەی تووشی کێشە و نەخۆشیە دەرونیەکان بوون و بە جیاوازی تەمەن و ڕەگەزەوە لە باخچەکەدا چارەسەر دەکرێن. خانوەکانی بە قڕوودار دروستکراوە هۆکاریەوەی بۆ خۆی شتێکە کە بۆ چارەسەری ئێمە ئەو نەخۆشانە کە دێن سەردانی ئێرە دەکەن ئەم شتە شتێکی سروشتیە و بۆ ئارامی دڵی ئەو نەخۆشانە زۆر شتێکی باشە و ئەمە خۆی لە شەرقلۆسەد تا یەکەم شوێنە بەم شێوەی دروستکرابێ. خانوەکان لە چەند بەشن بەشێکمان هەیە بەشی ئاژەڵەکانن بەشی کەمان هەیە وەک دیتان تا ئێستا بەشێکی دروست کراوە کە بۆ چارەسەری سروشتی وەک کلینیکاڵێک دەبێ. ئێمە لێرە شوێنێکمان هەیە بۆ پاڵاوتنی ئاوا بۆچی ئەو کارەمان کردووە لەبەر ئەوەی ئێمە لێرە دارێکی زۆرمان هەیە دەمان هەوێ ڕادەی دار و سەوزایی چەمچەماڵ بۆ کاری بێنە سەرێ. ماوەی چەند ساڵێکە بەهۆی بەردەوامی قەیرانی دارایی و دۆخی ئاڵۆزی سیاسی هەرێمی کوردستان نەخۆشی و گرفتە دەرونیەکان ساڵ بە ساڵ ڕوو لە هەڵکشانی زیاتر دەکەن هەر ئەمە شوای لە دەستگا و سەنتەرەکانی تایبەت لە چارەسەرکردنی و نەخۆشیانە کردووە بۆ چارەسەر و کەمکردنەوەی کێشە و گرفتە دەرونیەکان بیر لە دۆزینەوەی چەندین ڕێگەی جۆرا و جۆر بکەنەوە. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام چەمچەماڵ.